تەلەبەیەکم هەبوو زۆر ناشاز بوو، دایک و باوکی خۆی نەبوو، لای نەنک بوو، ئیتر هەموو ڕۆژێ هەر ڕۆژی کێشەیەکی نایە لە مەکتەب لە تەلەبەی ئەیە ڕۆژێک کتێبی پێ نەبوو، ڕۆژێ قەڵەمی پێ نەبوو، ڕۆژێ جەدوەلەکەی بەغەڵەتەیەنا، یعنی وامان لێ هاو لەگەڵ مامۆستاکانە زۆر ینی ئەم دیدارەمان پێ ناخۆش بوو ئەم ئیشە بەڕاستی هەستاین چوین بۆ ماڵیان و قسەم لەگەڵاکردن و ئەجا فترەیەک وتی من هەر نایەمەوە بۆ مەکتەب تەرکەکەم پێمان ناخۆش بوو، خۆی تەلەبەکەش باش نەبوو، بەس ئیتر کێشەکەمان بۆ حل کرد شکر لەخوا بەزیابێ، بەس زۆر شتێکی ناخۆش بوو، ماڵێکی فەقیر یعنی کە ڕۆشتین بەڕاستی یعنی هیچ لە ماڵەکەیانە نەبوو. دوای ئەوە یعنی لەگەڵ مامۆستاکانە کۆمەکێکمان بۆ کردن، هاوکاریمان کردن کە مناڵەکەمانی نایە سەر تایم یعنی لەو ئەو مناڵە یعنی لەو شەڕەنگەزیە و لەو خراپیە و لەو بێڕێزیە و یعنی لە چەند لایەک ئەو مناڵە ڕووخا بوو، بەس ئێمە کارێکمان کرد مناڵەکەمانێ نایەوە تایم یعنی وەڵی تقریبا هەشتا و هەشت مناڵۆ بینیوەتەوە؟ نەبەخوا ناوەڵە دەمێکە.